بەیانیتان باش لە پرۆگرامی ڕۆژ باشەوە هیوای ڕۆژێکی پڕتەندروستی و خۆشی و بەختەوەریتان بۆ خوازیین. کاتژمێر حەوتی تاوە بە پرۆگرامی ڕۆژ باش لەگەڵ ئێوە بین کە دەستپێکی ڕۆژەکەتانەوە دەستپێکی سەرجەم بەرنامە و هەواڵ و زانیاریەکانە لە کوردستان 24ەوە. ئێمامانوێت لە دەستپێکی ڕۆژەکەیە کام بابەتە سەرنجڕاکێشە و ئەبێتە مای خۆشی و بەختەوەری ئێوە ئامادەمان کردو و پێشکەشتانیەکەی. ئەزانین پلەکانی گەرما وردەوردە تا دێت لە هەڵکشاندایە و گەرما زیادی کردووە بۆیە پێویستەکایەمە ئاگامان لە تەندروستیمان بێ بە تایبەت تەندروستی پێست و ئەو نەخۆشیانەی کە بەهۆی گەرما و تیشتی خۆری بەتینەوە ئێمە دووچارێ بینەوە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ پزیشکێ گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتە بە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە نەخۆشیەکانی پێست و پاراستنی پێست و چاومان لە کاتی گەرمایەکی زۆر یاخۆ تیشتی خۆردا. جگەلەوە چەندین بەرگە و بابەتی دیکەی سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون وەک هەموو ڕۆژێکیش بە دەستپێکی هەواڵە سیاسی و کۆمەڵایەتیەکان و ناوخۆجییانەکان دەست پێکەین و دواتر بەرگە و بابەتەکانی دیکە. گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایگەاند سەنتەرەکانی هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق تەنیا بۆ هەماهەنگی و ئاڵوگۆڕی زانیاریە و این مەرتووە گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەاند سەنتەرەکانی هەماهەنگی لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆکوەزیرانی عێراق دەبن. کاری سەنتەرەکانیش تەنیا هەماهەنگی و ئاڵوگۆڕی زانیاری و هەواڵگری لە نێوان یەکتر بۆ ڕێگریکردن لە جمۆجۆڵی چەکدارانی داعش. تەندروستی عێراق پێشبینی زیادبوونی ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیانەوە دەکات. ڕیاز ئەلفی بەڕێوەبەری تەندروستی گشتی لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەاند ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیانەوە زیادی کرد و پێشبینیش دەکات لە نیوەی دووەمی ئەمساڵ ڕێژەی وەرگرتنی ڤاکسین زیاتر. گوتیشی لە نیوەی دووەمی ئەمساڵ ڕێژەیەکی زیاتر ڤاکسین دەگاتە عێراق و خواستی هاوڵاتیانیش بۆ وەرگرتنی ڤاکسین زیادی کردووە. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی داوای ڕێزگرتنی تەواو لێ ڕێکەوتنی ئاگربەستی ئیسرائیل و فەڵەستینیەکان لە کەرتی غەزە دەکات. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە بەیان نامەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە هاوڵاتیانی فەڵەستینی پێویستیان بە هاوکاری مرۆیی هەیە. داوای ڕێزگرتی تەواویشی لە ئاگربەستی ئیسرائیل و گروپە فەڵەستینیەکان لە کەرتی غەزە کردووە. بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش بە دەنگی هەر 15 ئەندامەکەی ئەنجومەنەکە بە ئەمریکاشەوە پەسەند کراوە، ئەمەش دوای ئەوەی بڕگەی سەرکۆنەکردن لە بڕیارەکە لابرا و واشنتنیش دەنگی پێدا. بەهۆی کۆرۆنا سکاڵا دژی دۆناڵد ترامپ تۆمار دەکرێت. هاوپەیمانی مافەکانی سڤیلی چینی ئەمریکی کە گروپێکی پارێزگاریکردنە لە مافەکانی هەردوو پێکهاتەکە و بارەگاکەیان لە ئەمریکایە سکاڵان لە دژی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمار کردووە. لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا لە چەندین بۆنە و کۆنفرانس ڤایرۆسی کۆرۆنای بە ڤایرۆسی چینی یاخود ڤایرۆسی ووهان ناوبردووە. ڕێکخراوەکە لە بەرامبەر ئەو ناوزەندە داوای 22.9 ملیۆن دۆلار دەکات و بەرپرسانی ڕێکخراوەکە دەڵێن ئەگەر دۆسیەکەیان بردەوە بەو پارەیە مۆزەخانەیەک دروست دەکەن. یانەی ئەتلانتیک و مەدریدی ئیسپانی توانی لە دوایین گەڕی لالیگا بە ئەنجامی 1-2 بەسەر ڤایکە توانی بە کۆکردنەوەی 86 خاڵ پێشەنگی ڕێزبەندی یانەکانی لالیگا بگرێت و بۆی کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ئاپسپۆڕان و شارەزانی بواری جەستە و تەندروستی چەند هەنگاوێک بۆ بەیانیان ئەخەنە ڕوو بۆی کە ڕۆژەکەت پڕوزە و پرچالاکی بێت. ئەو هەنگاوانەش بریتین لەمانە. پێش هەموو شتێ ئەوەیە کە زوو لە خەو هەستی، ئەمە واکات ڕۆژێکی باشە هەبێت. دوای لە خەو هەستان ڕاستەوخۆ ئاوێکی زۆر بخۆرەوە، جگەلەوە جوڵەی زۆر وات یاخود وەرزشکردن و هەروەها خواردنی ژەمێکی دەوڵەمەند بە ڤایتامین و کانزاکان لە بەیانیانە. ژەمی بەیانیان هەرگیز لە یاد نەکەن.
پێویستە ماست و هێلکە و سەوزە لە بەیانیاندا بخورێت. ئەمە هەندێک زانیاری گرنگ بوو بۆی کە هەر لەگەڵ دەستپێکی ڕۆژەکەتان و لەگەڵ پرۆگرامی ڕۆژباش ئەو جوڵە و یاخود ئەو سوودانە ببینن هەم لە خواردن لە جوڵەکردن لە ئاخواردنەوە بۆیە ئەمە کاتژمێر حوتیشمان هەڵبژاردووە تا ئێوەی بینەر ڕۆژەکەتان زوو لە خەو هەستن و کار و چالاکیەکانتان زوو ئەنجام بدەن. بابەتێکمان هەیە خۆی کارەکە بۆتە جێی سەرنج ئەویژەوەی ئەمە زۆر جار کەسێکی تەندروست باشین یاخود کەسێکین تەواوی ئەندامەکانی جەستەمان تەندروستە و سەلامەتە. بەڵام هێشتا لەوانەیە بیانوێکمان هەبێ بۆی کە کارێک نەیکەین یاخود بیانوێک بگرین لەسەر شتێک. بەڵام خاوەن پێداویستێکی تایبەت کە لە شارەدەی قەسرەی دەڤەری باڵەکایەتیە لە تەقینەوەیەکە هەردوو قاچی لەدەستداوە ئەمە کەسێکە کە پێشتر ساغیش بوو بۆ ئەو ئەستەمە. بەڵام بۆ بژێوی ژیانی ڕۆژانی دوکانێکی پینەدۆزی لە شارەدەی قەسرێ کردوێتەوە و بژێوی خۆی و خێزانی لەسەر ئەو کارە پەیداکات. باوەڕ بەخۆی بوونی ئەو جێگەی سەرنجە با ببینین. لە سێ دەهەی تەمەنیدایە لە دەستدانی هەردوو قاچی و پەنجەیەکی دەستی چەپی و لە کارکەوتنی پەنجەیەکی دیکەی هەمان دەست ئەوی لە ژیان بێئومێد نەکردووە و کار و کاسبی ڕۆژانەی خۆی دەکات و نوچی دەرزی بژێوی ژیانی دەستەبەر دەکات. ئەو خێزاندارە و دانیشتووی گوندی شیناوەیە 5 ساڵە لە سوچێکی بازاڕی شارەدەی قەسرێ کار لە دوکانێکی پینەدۆزی دەکات. ئەو لەسەر دوو قاچی دەستکرد دەوەستێت بەڵام قاچە دەستکردەکانی ئازاری دەدەن و خۆزگا بە دوو قاچی گونجاو دەخوازێت. ئەو قاچانە زۆرم دروستکردینە بەس ئەو قاچانە ئازیەتە لە ڕاستی پۆجیش لایەتی نادەم دیتنە سەرەکی پۆجی لانی چەند داوەحەت پێداماڵی لاخەڵ لە دروستەکەین بەسەر چاوم بەس سەتایەک وێستا قاتێکی بە درۆ خۆم دروست نەکرد ڕاستی هەنی هیوایەتمە قاتێکی بە درۆ خۆ دروست بکەم قاچی باشیش هەیە لە ئەڵمانیایی لە دەرەوە بەس لێرانە وڵای ئەلاقی فەقیرانە سووریان نەکردیا و خسخانانەوەی خێرخوازەکان یارمەتیان خاچیان دروستکردیمە. حەکیم خاوەن پێداویستی تایبەتە بەڵام باوەڕ بەخۆبوونی ئەو جێگەی سەرنجە. داواکاریم ئەوەیە لەو گەنجانە کە خاوەن پێداویستی تایبەتن بە چاو لەم بکەن کە من خاوەن پێداویستم هەردوو قاچم براون ئیشەکەم باڵمدار چاویانە دەستیم نانی وە خۆشە باڵدار چاو لە دەستیم پیاوی وە خۆشە لە ئەو گەنجانە یعنی ئیش بکەن چاوی لەم بکە ڕاستی ئەو خاوەن پێداویستی کە لە ماڵەکەتینە بە هەندەخۆوە نەکەم بڵێ وەڵی هەرگیز ناتوانم هەرجوولەیەکی بکەی ئیشەکەرەبی ناڵەما تو ئیشی کرێکاری بکە و ئەوی بکەوە بکە بەڵام بەگوێرە توانای خۆی شێچ بکە. حەکیم ساڵح دانیشتووی دەڤەری باڵەکایەتیە لە دایکبووی ساڵی 1970 و خێزاندارە و باوکی 4 منداڵە. لە ساڵی 2008 لەگەڵ باوکی دەکەونە بەرتەقینەوە باوکی گیان لەدەست دەدات و ئەویش دەبێتە خاوەن پێداویستی تایبەت. ژیان تاڵی زۆری پێچێشتووە لێ گەشتبینی و باوەڕ بەخۆبوونی ئەو وای کردووە بەسەر تاڵی و کێشەکانی ژیاندا زاڵ ببێت. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی قەسرێ. ئەوەش نمونەیەک بوو لە کەسانێک کە هەمیشە بوونەتە پێشڕەوی کۆڵنەدان یاخۆت هەوڵدان بۆی کە سەرجەم ئاڵانگاریەکانی ژیان ببڕن سەرڕایەوەی کە ئەو هەموو قورسیان هەیە بەڵام ژیان ئیتر چییە ئەوەیە کە هەوڵ بی بتانی خۆت و خێزانەکەت بە خۆشبەختی بژیت بە هیوای بەردەوامی بۆ هەموو یاخود ژیانێکی باشتر بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. ئێستا با بەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکان ببینین بزانین پلەکانی گەرما چەند بەرز بۆتەوە.
هەندێک لەو خواردنەوانەی کە پێست سپی دەکەنەوە یاخود بڵێن سوودیان هەیە بۆ پێست و تەندروستیمان ئێمە ئامادەمان کردو بۆیەوە تا سوودی لێ ببینن و ئەگەر خواردنێکی تیا بێ نەتان خواردووە لە مەولا زیاتر گرنگی پێبن و بیخۆن بەشێک لە خواردن و یاخود خواردنەوەکان سوودی زۆریان بۆ سپیکردنەوەی پێست بە تایبەت بۆ ڕوخساری یاخود بڵێن بۆ ڕوونکردنەوەی ئەگەر سپیشی نەکاتەوە هەندێک پێستایە خۆی جوانە بەڵام ڕۆنتری یەکاتەوە بەشێکی دیکەشیان کاریگەری لەسەر خاوێنکردنەوەی پێست هەیە کابنەهۆی پاکردنەوەی ڕوخسار ئێستا بەشێک لەو خواردن و خواردنەوەتان بۆ دەخینەڕۆ ئەوە هۆکارەکەشی باسەکەین یەکێک لەوانە مۆزە کە بە چەندین ڤیتامین دەوڵەمەنە و پێست لە چرچ و لۆچیش دەپارێزێت و هەروەها تەماتە بە سپیکەرەوەی سروشتی پێست ناسراوە و کاریگەری خۆر لەسەر پێست کەم دەکاتەوە نەستەلە مادەیەکی زۆری دژە ئۆکسیدی تێدایە دەبێتە هۆی سپیکردنەوەی پێست هەرچەندە بە ڕێژێکی زۆر شەکریتیایە خۆت زۆرجار خۆمانە پارێزین لە خواردنی چۆکلێت یاخود نەستەلە بەڵام ئەوە گرنگی هەیە بۆ تەندروستی جگە لەوانە کە لەرمی سوورە یا ڤایتامین سیتیایە و پێست لە مادە ژەهراویەکان پاکەکاتەوە سێو بڕێکی زۆر لە کۆلاجینی تایە و پێست شێدارەکاتەوە ترەی سوور دژی هەوکردنە و چارەسەری زیبکەی سەرپێز دەکات بە تایبەت ئیتر وەرزی ترێت ئەتوانین ڕێژێکی زیاتر لەو میوانە بەدەستبێنین و بیخۆین چەوەندەر ڤایتامین A و B تایە و پێست ڕووناک دەکاتەوە و هەروەها شەربەتی پرتەقاڵ کۆلاجین بەرهەمەهێنێ ئەو پێست لە پیربوون دەپارێزێت هەر یەک لەم خۆراکان یاخود ئەم میوانای کە باسم کرد هەر یەکێکمان نتوانین ڕۆژانە ئەگەر هەمووشی نەبێت چەندانێکمان دەست بکەوێت و بیخۆی چونکە بێبەش نابین لەو سوودانی چۆنێتی پاراستنی پێست لە گەرما بۆ تیشکی خۆر ئەمانە لەگەڵ چەندین پرسیاری دیکە ڕۆی دەکەمە میوانەکەم کە دکتۆرە سۆزان ڕەداخیە لە ستۆدیۆ لەگەڵ مایە و پزیشکی پۆڕە لە نەخۆشیەکانی پێست و جوانکاری دکتۆرە سۆزان بەخێر بیت باشی ڕۆژێکی خۆش بۆ تۆ زۆر سپاس دکتۆرە با سەرتا بزانین وەرزی هاوین چ زیانێکی هەیە بۆ پێستمان و یاخود بڵێن پلەکانی گەرمە ڕاستە لەبەرەوەی کە پلەکانی لە وەرزی هاویندا تشکەکانی خۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆیەتە سەر زەوی کاریگەری زیاتر ئەبێ وەک لە وەرزی زستان خۆی لە هەموو وەرزەکان هەر کاریگەری هەیە تشکی خۆر بەڵام لە هاوینە با بڵێن زیاترە لەگەڵ یا گەرما زیاترە هەردووکیان بێکەوە هەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەروەها چۆنێتی بڵێ هاتنە خوارەوەی تشکەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ هەردووکیان واکات زۆر هۆکاری ئەبێ لەسەر پێستمان ئەنجە کاریگەرەکانیان یا کاریگەری خێراییمان هەیە وەروەها کاریگەری با بڵێن تەراکمیمان هەیە لێشخایەن دکتۆرە ئەو کاریگەریانە چۆن یاخود بڵێن چ نەخۆشیەک چ کاریگەریەک زیاتر دروستە بێ تووشێ بین لە وەرزی هاوینە سەرەتا کە ئەوەی کە زۆر باوە ئەیبینین سووتانی پێستە
یان با بڵێن هەستیاری بە پێستە ئەوە باوەکەیە کە ئەیبینی هەندێک زیاتر با بڵێن بۆ ماوەیەکی زیاتر بەرهەتاو بکەوین ئەکی دەبێت بە دروستبوونی پەڵە با بڵێن نەمەش یان پەڵەی کاڵی سەدحی زیاتر بەردەم هەتاو بینە بێ بە پەڵەی قوڵ ئەوانە هەمووی شتەکانە کە لە سەرەتا هەستی پێکەی با بڵێن گەر بە مختصری بیڵێن کە هەستیاریە لەگەڵ سووتانی پێست بەڵام دواتر ئەبێ بە پەڵە بەڵام دواتر گەر بۆ ماوەیەکی زۆر ئێمە بەردەم هەتاوا بین ئەبێ بە پیربوونی پێستەکە چرچبوونی وشکبوونی هەروەها دروستبوونی شێرپەنجەکانی پێست بەڵێ کێنەوانی کە زیاتر تووشی ئەو گرفتانە بنەوە خۆی هەمومان ئەگەر بە ماوەیەکی زۆر بەردەم هەتاوا بین بەبێوی کە خۆمان پارێزین هەمومان تووشی ئەو کێشانە ئەبین بەڵام بە ئەکیدی ئەو کەسانەی کە زیاتر پێستیان با بڵێن تایپ 1 و 2 ینی پێستیان کاڵترە ئەوان زیاتر معڕاسترن بەوەی کە ئەو کێشانیان تیا دروست بێ زووتر و هەروە ئەو کەسانی کە پێستیان هەستیاریشە ئەوان زیاتر تووشە بن بەڵام خۆی هەمومان تەسیرمان تێ دکتۆر زۆر جارێ ئەو کەسانەی کە ئەسمەرن یاخود پێستیان هەندێک تۆخە ئەوانە زۆرتر خۆیانە پارێزن لە تیشکی خۆرەڵە لە بەرەوەی زۆر زووتر کارم تێیەکە ئەوان زیاتر گەرمایان ئەبێت ڕاستە ئەوانژێکیت کاریگەری هەیە لە سەریان کێشێک بۆ دروستەکە بەڵام زیاتر بۆ سپەکان دروستەکە یعنی ئەگەر بڵێن لە ڕێژەی دروستبوونی پەڵە و زوو چرچبوونی پێست و هەروەها دروستبوونی شێرپەنجەکانی پێست زیاتر لە سپەکانە هەیە وەک لە ئەسمەرەکان بەڵێ دکتۆرە ئەمانە گرفتەکان بوون ئەو کێشانن کە بەهۆی هەتاو یاخود گەرماوە تووشی ئەبین چارەسەرەکان چین؟ چارەسەرەکانی بەپێوکە ئەو شتانی کە دروستە بێ ینی با بڵێن ئەگەر پێست سووتان بێت چارەسەری جیا لەگەڵ هەستیاری لەگەڵ چرچی دروستبوونی پەڵە هەرێکێک لەوانە چارەسەری خۆی هەیە خۆی باشترە بڵێن چی بکەین بۆ پاراستن پێشەوەی کە دروست ببێ بەڕاستی خۆی ئێستا ینی بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئەبینم خەڵک ڕۆشنبیرێکی باشی پیا کردووە لە خۆ پاراستن پێش 4 ساڵ پێش ئێستا کە باسمە کرد ینی ئەو هۆشیارکردنەوەی خەڵک زۆر کەس بەڕاستی نێزانی ئێستا زۆر خەڵکەکە گۆڕاون باشتر بوون وەلو پێویستمان بە خۆپاراستی زیاتر هەیە پێویستمان بە ڕۆشنبیری زیاتر هەیە گرنگترینشت ئەوەیە ئەو کاتانی کە ئەو ماوەی کە کەم کەینەوانێ کە بەردەم هەتاوە ئەبین بەڕاستە خۆی یعنی ئەتوانم بڵێم ئەو ماوەی کە لە دەی بەیانیەوە هەتاکو سێ و چواری عاسرا ئەو کاتە زیاترین کاتە کە هەتاو زۆر بەڕاستە خۆ تشکەکانیەتە سەرزەوی ئەگەر بکرێت زۆر لە بەردەمیان نەبین طبعاً ئەکید هەموو کەس پێی ناکرێت لەبەر هۆکاری مەسەلەن ئەگەر ناتوانن باشتر وایە زۆر گرنگە با بڵێن وەکو خۆپاراستنێک چەتر بێت یان کڵاو بێ لەبەرکردنی جلی لۆکە بێت ڕەنگی کاڵ بێ قۆڵدرێژ بێ بەتا بتوانن خۆیان داپۆشن و لەگەڵ هەمووشیان گرنگتر بەکارهێنانی دژەخۆری زۆریش هەیە ینی با بڵێم حتا نەوە هەرزانەکانیش باشن بەڕاستیم جارە وڵاتی ئێمە ڕێژەکەی چۆن بێ دکتۆرە زۆر جار خەڵک ئەو پرسیارەکات ئەو دژەخۆری کە بەکارهێنێ ڕێژەیەک ژمارێکی لەسرە ئەوە زیاتر لەگەڵ هەتاوی ئێمە چ ڕێژێک باشە خۆی ئەوە مانای ئەوە نییە ئەو SPF کە لەسەری نووسراوە کە ئەوە چەند ئەتپارێزێلەوە ئەو مانای ئەوەیە تۆ دوای چەند کات ژمێر یان دوای چەند پێستە دەست پێکات سووربوونەوە و هەستیاری دروستەکە لەبەرەوە ئێمە بەگشتی ئەڵێن ئەگەر 50 بەرەو سەرەوە ینی 50 پلس بێ ئەوە بۆ هەموو کەس گونجاوە ینی هەیە نووسراوە لە مثلەن 80 هەیە نووسراوە سا مشکلە نیە گرنگ نیە ئەتوانن ئەوەش بەکاربێنن بەڵام خۆی 50 پلس بێ کافیە وەروەها ژماری ئەستێرەکانیش کە لەگەڵیەتی لەوەش گرنگتر ئەوەیە بەپی جۆری پێستیان بەکاری بێنن ئەگەر پێستیان با بڵێن چەورە باشل بێ یان لۆشن بێ یا جێڵ بێ چکوانەی پێستیان چەورە دایمەن ئزعاجە من کە بەکارێنن زوو لێ بێتەوە ئەبێ کولەزگی لێ ئەوە ئەو حەلەش هەیە توانن و کووتمان نەوعاشلەکان بەکاربێنن ئەوانەی پێستیان وشکە ئەتوانن جۆرێکی بەکاربێنن قورستر بێ وەکو کرێم هەروەها هەشە دژەخۆری تایبەت بۆ ئافرەتی دووگیان هەیە دژەخۆری تایبەت بۆ مناڵان هەیە بۆ ئەوانەی کە پێستیان هەستیارە هەیە بۆ ئەوانەی کە ئەیانەوێ هەم پەڵەیان هەیە هەم وەکو چارەسەرێک بۆ پەڵەکە و هەم خۆپاراستنێکە بۆی زیاتر نەبێ ینی ڕێنجێکی زۆر هەیە لە دژەخۆر بۆ هەموو کەسەکان ئەتوانم بڵم لە سایانەوەنەوەی خەڵک پێیان ئەکێ بەبێ هیچ کێشەیەک احتیمالە لە سایەکی خەڵک هەبێت کە فعلەن تووشی هەستیاریانکە ئەوەش ڕێژەکەی زۆر کەمە و لەو کاتەشتا دوانێت فیزیکەل سانسکرین بەکاربێنێ یانی نەوەکی فیزیاییە زۆر نایپارێزێ بەڵام هەر باش لەوکلەوەیەکی هیچ بەکار نهێنێ
ئەمە بۆ هەموو کەس بەگشتی پێویستە لە هەموو وەرزەکانی شادکتۆریا لە هەموو وەرزەکانە حتا لە زستانیشە پێویستەکە باشە زۆر جار ئێمە میدیاکاران یاخود ئەو کەسانی کە زۆر لەبەر لایتینن ئەوە چ زیانێکێ بێ لەسەر پێستیان ئەوان زیاتریش لەبەرەوەی کە ئەو تشکانەی کە لە بڵێ ئامێر و بڵێ مۆبایل و ئایپاد و ئەم شتانە هەیە ئەوانش بە مکەسەفی بە قۆترن یعنی زەرری زیاترە بۆیە حتا خۆی ئەگەر بیتە سەر علمیەن باسیکەی ئەبێت دژەخۆر بەکاربێنی حتا ئەگەر لە ماڵەوەی سی تەلەڤیزیۆن کە ئەگە حتا لە ماڵەوەی سەری مۆبایلەکەی ئەوەیە لەوانێت زۆر عملی نەبێ ئەمە قسەیکەیکەین بەڵام بەپی پێویست بەڕاستی ئەگەر بکرێ باشترە بە تایبەتی بۆ ئێوە ڕاستە دکتۆر ئەم نەخۆشیانەی پێست یاخود ئەم حاڵەتانە بۆ ماوەی یاخود تەنها بەهۆی لایتینی زۆر و تیشکی خۆر و ئەو تیشکانی کە زیانی هەیە تووشە بێ هەردووکی بێکەوە و بەڵام زۆر جاریش هەیە هیچ کێشە ینی هیچ هۆکارێکی بۆ ماوەییان نییە بەڵام پێستیان خۆیان مەسەەن تەنکە و هەستیارە و بۆ ماوەیەکی زۆر بەر خۆرکەوتون واکات بەبێەوەی کە هیچ بۆ فاکتەرێکی بڵێ بۆ ماوەییان هەبێت لەوانە تووشی ژێرپەنجە بناتیادە ئەوەش ئەبێت دکتۆر باسی سووربوونەوەی پێست دەکرد سووربوونەوەی پێست نەخۆشی یاخود چییە؟ هەندێک جار نەخۆشیە پێوترێت دائلوەردیە یان ڕۆزێشیە و هەندێک جاریش لەگەڵ هەستیاریە پەیوەندە هەندێک جار لەگەڵ وشکبوونی پێستا پەیوەندە هەندێک جار با بڵین بەشێکە لە نەخۆشیەک هەندێک جار خۆی نەخۆشیەکەیە یعنی نەخۆشی تریش هەیە با بڵین ئەوەی کە پێوترێت بەحەمرا ینی نەخۆشیمان زۆر هەیە لە پێستا جاری وایە سووربوونەوەکە کوتم خۆی یان یەکێکە لە عرازەکان جاری وایە خۆی نەخۆشیە باشەمە زۆر جار لە مناڵان ئاڕوایەت پارێزگاریکردن لەوان چۆنیان یەبێت چی بکرێ و دایکە ئایا خۆی زوو چاکە بێتەوە مناڵە خۆت پێویستی بە چارەسەرە لە مناڵانە زیاتر هۆکارەکەی هەستیاریە کاتا بێت هە لە ئەوڵەوە ئەگەی لێبێ جۆری سابوونەکەی کە دەموچای پێشوە جۆری سابوونی جۆری ئەو کرێمە شێداری کە بووی بەکارەهێنێ بڵێ با بڵین پاکەرەوەکان ئەوانە ئەبێت تایبەت بێ بە پێستی هەستیار دووەم شتیش ئاگاری حتا خواردنیشی بێ هەندێک جار خواردنیش واکات هەستیاری زیاکە ئەوش بە بکوب سووربوونەوە دەرەکەوێ کاتە بێجگەل لە خواردن و لە پاکەرەوە کانی بۆ پێست و ئەمانە حتا جۆری جلی نوعەتی جلیشی ئەبێلەوە بێ کاریگەریە بێ هەمووی ئەوانە بکو بڵێ با بڵین ئەبێ لایف ستایلی ئەوان تۆزێ جیابێ لەگەڵ ئەوانی کە کێشەی پێستیانە ڕاستە دکتۆر من لەسەرەتەوە ئاماژەم بە چەند خواردنێک یاخود میوەیە کرد کە سوودی هەیە بۆ پێست چه خواردنێک تۆ زیاتر فۆکەسی خەیتە سەر و گرنگی هەیە بۆ هەم شێدارکردنی بۆ پاراستنی پێست بەگشتی دەردەم و چاو بە یاخود پێستی جەستەمان بێت سەوزەواتی سەوز وەک بکو با بڵێن جەرجیر و مادەنووس و کەرەوز و ئەوانە میوە سوورەکان وەلو لێرە زۆر نییە بەزێمە هەر باشە شلیک و گێلاسمان هەیە تەماتە ئەوانە چکو دژە ئۆکسانیان زۆرتیایە چەرەسات گوێز و باەم و ئەمانەش چونکە ئەو چاوریانی کە تایەتی زۆر سوود بەخشە بۆ پێستمان هەروەها بۆ دروستبوونی ڤیتامین دی کە ئەویش زۆر بەکەمی لە خواردنا هەیە زیاتر هەوا ئەمان بڵێ با بڵین لە خۆر وەریەگرین هەروەها هەندێک بەسەرم با بڵێم گۆشت هەموو جۆرە گۆشتێکیش نا گۆشت بەعام استفادەی هەیە بەڵام با بڵێم زیاتر گۆشتی سەلمۆن و ماسی ئەوانە زیاتر سوود بەخشن ئەوانە زیاتر ڕاستە لەگەڵ تا چەند لەگەڵاوی خواردنی چۆکلێت یاخود ئەو چۆکلێتیش زۆر باشە چۆکلێت بۆ پێست و بۆ قژیش باشە بەڵام ئیتر هەمووی بەڕێژەیەکی ینی گونجاو بێت ڕاستە لە حەدی خۆی نەچێتە دەرەوە کەس دیانە پێ بگەێنێ دکتۆرە زۆر جار جگە لە پەڵەی سووریا خۆ پەڵانەی بەهۆی تیشکی خۆرەوە هەندێک کەس ژێر چاویان زووتر ڕەنگە گۆڕێت یا خود ڕەش ئەبێتەوە یا هەندێک شوێنیان هەیە ئەمانە هۆکاری چییە؟ پەڵەی دەموچاو جیا لەگەڵ هی ژێر چاو ژێر چاو هۆکاری بۆ ماوەیی زۆر دەوری هەیە عائیلاتی خۆیان فعلەن بەبێ هیچ هۆکارێک ژێری چاویان زوو تۆختر ئەبێ دوای ئەوەش لایفستایلی کەسەکە خۆی درەنگنووسن و جگەرە کێشان و قەلەقی و سترێس و ئەمانە کێشانی مثلەن کێشیان زۆر دابازێت و ژێر چاویان قوڵ بێ ئەویش وا دەرەخا کە ڕەنگەکەی تۆخترە
کەمبوونی مادەی ئاسن لە خوێنە یعنی ئەوانە هۆکاری زۆرە بەڵام بۆ پەڵەی دەم و چاو خۆی ناپەڵە جیایە پەڵەش هەروەها بە پێی شوێنەکەیەتی بەگشتی توانم بڵێم بۆ پەڵا هەتاو زۆر زۆر هۆکارە بۆ دروستبوونی خۆنە پاراستن گرنگە و هۆرمۆناتیش تێکچوونی هۆرمۆنات بۆ پەڵای دروستبوونی پەڵا زۆر هۆکار هەر بۆیە خانمان لە کاتی دووگیانە دووچاری چەندین پەڵابن ئەوە کێشەیە چییە و چۆن نەتوانن خۆیان پارێزن بزەبێت هەروەها بەکارهێنانی دژەخۆر حتا لە کاتی دووگیانە وەروەها هەندە جۆرە کرێماتیش هەیە کە ئەمینە ئەتوانین لە وەختی حملە بین لەسەر پەڵەکە ئیشکات چکە ناتوانین لە وەختی دووگیانە هەموو کرێمێک بین بەڵام هەندە کرێمێکی ئەتوانین بین و دوای ئەوەی کە مناڵی ئەبێ ئەختوانین دەست بکەین بە چارەسەرکردن یانێک ئەوختێک بە کرێماتی زیاتر بە مقەشیرات بە لەیزەر ینی لاچێت ئەو پەڵانە هەتا حدێکی زۆر لا ئەچن ئەگەر طبعاان سەحی بێت با بڵین ینی لەسەر لە طبقەی سەرەوەی پێست بێت لا ئەچن ئەگەر لە طبقەی دووەمی پێستا بێت و قوڵ بێت کاڵە بنەوانێ شەر نیە لاچن بەڵام لە هەموو حاڵەتێک کە هەر باشتر ئەبێت ڕاستە دکتۆرە جگە لەمانە باسیەوەت کرد کە هەندێک جل هەیە یاخود نوعەتی قماش هەیە کە بەسووترە یاخود دەتوانێت بمان پارێزێ گرنگە یاخود تا چەند گرنگە بڵین لە هاویندا لە وەرزی گەرمایە چ جۆرە قماشێک لە بەرکەین بە تایبەت جلی ژێری شەوە بێ یاخود بۆ مناڵ و بۆ خۆشمان ئەکید لۆکە بێ بابەتەکەی لەبەروی کە تۆ گەر زیاتر بڵێن بابەتی نایلۆنشتی یابێت و لەگەڵ گەرمای و عانقکردنەوەی لەوانەیە زۆر جار ئەوی ژواب بکە هەستیاری دروستکات هەنجەجا لەوانەیە فتریاتمان بۆ دروستکە لەسەر پێستمان بۆیە باشترە لۆکە بێت بە تایبەتی جلی ژێرەوە و ڕەنگیش کاریگەری هەیە لەسەری کاڵ بێت ئەکید باشترە بۆ هەڵمژینی با بڵین تشکی خۆر و ئینعیکاسی با بڵین باشترە کاڵ بێ و لۆکە بێت هەتا بکرێ یانی تەمان باشترە بەڵێ دکتۆرە من هەوڵەیەم پسپۆرێکە و لێرە زیاتر بخۆزمەوە لەسەرەوەی کە لە وەرزی هاوی گەرما بە تایبەت کێشەی قژڕوتانەوە زیاکە هۆکاری چییە؟ خۆی ئەوە نیە بڵێم بە تایبەتی زۆر زۆر بەنسبەت ئێمە شتە زۆر هەست ناکەین کە لە هاوینا زۆر زۆر پشمان هەڵوەرێ زیاتر ئەوە کەی بەدی ئەکرێ لە وڵاتانی کە زۆر ئەچنە سەر مەسبەح و با بڵێن سەر بەحر و ئەمانە دایمەن قژیانتەڕ ینی لەناو ئاوان و کلۆریان زۆر بەرەکەوێ ئەوان زیاتر لە هاوینە پرچاڕونیان هەڵوەرینیان زیاترە ئێمە زۆر ئەو شتە زۆر بەدی ناکەین لەبەرەوەی کێمە لە هاوینە لە زستانە زۆر فەرقێک ناکە بەنسبەت قژمان عادەتەن قژەڵوەرین لەگەڵ وەرزەکانە شافەرقەکە ئەتوانم با بڵێم لە بەهارە لە پاییزە کە ئەچینە زستانەوە ئەوانە فەرقێکی بە ڕێژێکی تا چەند تەبیعیە پرچەڵوەرین بەڵێ زۆر ئاسایی ئەگەر لە ڕۆژێکە با بڵێم لە 100 تا 150 200 تاڵیش پاڵوەرێت هیچ کێشەی نییە بەزەوە زیاتر بە ئیتر ئەو کەسە خۆی هەستی پێەکە ئەگەر لەوە زیاتر بێت نائیترەوە ببزانێت ئەبێ بچێ مەسەلەن پشکنیم کات و دکتۆرێک ببینێت چونکە هەندێک جار هەندێک کەس هەیە کارەکەی لە بەر تیشکی خۆرە ئەڵە وای کردووە کە قژم زیاتر بڕوتێتەوە و کاریگەری هەبێ لەسرم طبعاً ئەگەر مەمایەکی زۆر زۆر بەردەم هەتاوی شابێ ئەکید پرچەکە وشکتر ئەبێ زیاتر با بڵێن و پێوەڵێن مخورکە دروستەکە کە پرچیش وشکتر بوو ئەوی شواکە لەوانەیە هەندێک جار ڕوتانەوەی زیاتر بێن بە شێوەیەکی زۆر ڕاستەخۆنا ئەو کەسانی کە پرچیان چەورە احتیمال ڕێژەی چەوریان بۆ زیاکە ئەو ڕێژی چەوری کە زیاتر بوو لە حەدی خۆی ئەویش واکە پرچڕوتانەوە زیاکە ینی هەتا خۆی لە خۆیە ئەوە نیە بڵێم ینی بەڕاستە خۆی پرچەکە هەڵەوەرێنێ بەڵام هەند ینی ئەگە بە ماوەیەکی زۆر بەردەمە تابین احتیمالە شتێکی گرنگیشم بیرکەوتوانێ ئەو پیاوانەی کە پرچیان کەم بۆ تاوانێ با بڵین پرچیان خەفیف بووە و زۆر لە بەردەمە تاوە ئەبن ئەوان زۆر زیاتر معڕەزن پێستی سەریان تووشی نەخۆشی بێت ڕاستە لە بەرەوەی زۆرتر کاری تێکە دکتۆرە ئەو نەشتەرگەریانی کە ئێستا کرێ بە تایبەت بۆ پێست تا چەند دروستە یاخود ئەتوانین خۆمان بەشێک بپارێزین پێویستمان بەو نەشتەرگەریە نەبێت نەشتەرگەری وەکو هەندێک لەو مادەکیمیانی بەکارێنرە بۆ نمونە بۆ پێست پلازما هەیە یاخود ئەم لەیزەری چەندین جۆری لەیزەر هاتووە لابردنی پەڵە هاتووە هەموو ئەمانە یان تێکردنەوەی چەوری یا هەموو ئەوەی کە پەیوەستە بە دەموچاو یاخود بە شێوەی کرێم نیێت تەنا بە لای دکتۆر و بە شێوەی نەشتەرگەریەکرێ هەمویان بەسوودن ئەگەر بەسوود نەبن نیکەین بەڵام هیچیان ئەو چارەسەرە گەورە زۆرە نایە ئەوەی کە با بڵێم
کێشێکی زۆر گەورە حەلەکە بۆیە هەموو جارەگەڕێنەوە سەر ئەوەی کە خۆپاراستنەکە لە سەرەتاوە دەست پێ بکەی یعنی با بڵێم نەکەر بەس دژەخۆر بە چۆنێتی دانانی میکە بۆ ئافرەتان چۆنێتی لابردنی میکەپەکە بەکارهێنانی پاکەرەوەکە و سابوون و تۆنەر و ئەم شتانەی خۆت ئەوانە هەمووی واکات کێشەکانت کەمتر بێت بەڵام ئەکید لەگەڵ ئەوانەشە ئەو بەس ئەگە پێویستمان پێ بوو ئامن لەگەڵیم بیکەن ئەنێگە پێویستمان پێ بوو پلازما بکەین میزۆ بکەین بۆتۆکسە فیلێرە نەشتەرگەریە ئەگە پێویستی کرد بیکەین ئابابیکەین لەبەرەوەی کە ئەوانەش هەمویان سوود بەخشن ئەوانەگەر خراپ بێت ئەکید ئێمە نایکەین زۆر گرنگە تۆ بەس بزانی لەسەر دەستی دکتۆرێکی پسپۆر بۆت بکە ئەنجا ئەگە دکتۆرەکە دکتۆری پێست بێت یا دکتۆری نەشتەرگەری جوانکاری بێ زۆر گرنگە مادەکان مادەیەکی باش بن ئەو دوشتە زۆر مهمە دەستی ئەو کەسی کە بۆ دەکات دکتۆرە پسپۆرەکە لەگەڵ مادەکان ئەگەر ئەوانە باش بن خەمت نەبێ ئیشەڵایەن کێشێکی هیچ وا دروست ناکە و زۆر سوود بەخشن دکتۆرە دوا پرسیارە لێ بکەم ئەوژەوەیە کە زۆر جار بە تایبەت ئەو کەسانەی کە لە دەرەوەی وڵاتە ژینێنەوە خوانەیەنە بەرخۆرە لەبەرەوەی لەوێڵە خۆرێکی باشمان نییە ئێوە بۆچی ناچنە بەرخۆر چونکە وەرگرتنی ڤایتامین دی لە خۆرەوە ئاسانترە یاخود ئێوە ئاماژتان پێ کردووە چ کاتێک گونجاوە و ئایا گونجاوە ئەو کەسانە بەو شێوە زۆرە ئەچنە بەرخۆرەکە و دوایش پێستیانە سووتێت چ کاتێک گونجاوە بۆی کە بتوانین سوود لەو خۆرە وەرگین طبعاان زۆر گرنگە ئێمە سوود لە هەتا وەرگین بە تایبەتی و کاتانێک کە پێشدەی بەیانی یان دوای با بڵێن 4 عەسرە زۆر گرنگە هەموو ڕۆژێک بۆ وەرگرتنی ڤایتامین دی بۆی پێستمان دروستیکە هەروەها بۆ گۆڕینی ڕێژەی سیرۆتۆنین و تریپتامین و ئەوانەوە کات مودمان باشتر بێ ڕێژەی کە ئابە و خەمۆکی ئەوانە کە مەکاتەوانێ هەروەهاکو چارەسەرێک کە هەندێجار بۆ هەندێک نەخۆشی پێست ئێمە باسی زیانەکانمان کرد بەڵام خۆشی ئەسڵەن لە خۆیان سوود بەخشە بۆ هەندێک نەخۆشیێک و سەدەف و بەڵک و ینی هەروە هەندێک جار بۆ هەندێک جۆر لە زیبکە هەندێک جۆر لە حەساسی پێست بەڵام ئەمە کەیەک وتمان ئەو کاتانە نەبێ کە لە بینی 10 بۆ 4 بێ پێش ئەوە یا دوای ئەوە ڕۆژانە دەقە چارەکێک بەسە زۆر باشە زۆر سپاس دکتۆرە سۆزان قەرەداغی کەمڕۆ لەگەڵمان بووی بە پێدانی ئەو زانیاریانە و بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ بینەرەکانی سپاس بۆ ئێوەش ئیشەڵا زۆر سپاس بەڵێ ئەمە ئەو سوودانە بوو کە باسمان کرد لە پێست و خۆپارێزیەکانیش ئێستا بابەیەکەوە بزانین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە و دواتر دێنەوە ناو بەرگەکانی دیکە. لە پاریسەوە بۆ گیزە ناونیشانی فستیڤاڵی پیکەرسازی لمیە کە بەشێکی زۆر لە هونەرمەندان لە شاری سان پێتەرسبۆرگ لە کە دووەمین گەورە شاری رووسیا کاریان تیا کردووە بەهۆی ئەم شارە زۆر دەریایکی زۆر هەیە و دەریا بە ناوەڕاست شارەکە هاڕات و یاخود بڵێن کەناراوەکانی زۆرە و ڕێژێکی زۆر لە میشیتیە ئیلهامی وێنەکێشانیش هەندێک لە سیما هەرە ناسراوەکانی وڵاتان و کللتورە جۆرا و جۆرەکانە بۆیە بابەتی فستیڤاڵی ئەمساڵ جیهانێکی بێسنوورە و زۆرینەی پەیکەرەکان تایبەتن بە تایبەتمەندیە کللتوریەکان یان شوێنە سەرنجڕاکێشەکانی وڵاتان یان کیشوەرەکان بۆ نمونە هەرمەکانی مسرە ئەو شوێنانەیە کە وڵاتەکەی پێناسرێتەوە لەم فستیڤاڵە نزیکەی 300 تۆن لەم بەکارهێنراوە و هەندێک لە پەیکەرەکان نزیکەی 10 مەتر بەرزە ئەوەش بۆ گەشتیارانی کەناردەریا سەرنجڕاکێشە و چێژێکی زۆری لێبێنن بەڵام گۆڕانکاری کەش و هەواش مەترسی بەردەم فستیڤاڵەکەیە بە تایبەت و دەبێت کارە هونەریەکان لە باران بە تەواوی بپارێزن هەرچەندە لە کاتی
دروستکردنی پەیکەرەکانە هەندێک ئاویان پێویستە بەڵام دواتر باران لەوانەیە تێکی باتەوە. پەیکەرتاشەکان 20 ڕۆژ پێش ئێستا دەستیان بەکار کردووە ئەوە لە ڕۆژانی پێش دەستپێکردنی فستیڤالەکەشدا وردەکاریەکانیان تەواو کردووە کەوا بڕیارە ئەمڕۆ لە شاری لەو شارەی وتمان لە رووسیا ئەو فستیڤالە بە شێوەیەکی زۆر گەورە و بەرفراوان بکرێتەوە. ئەم فستیڤالە ساڵانە ئەنجامەدرێت لە لم چەندین پەیکەری ناوازە و شوێنەواری جیهانی یادا دروست دەکرێت و گەشتیارێکی زۆریش بەلای خۆیدا ڕادەکێشێت. لە پاش بەکارهێنانی دەمامکەکان لە ژیانی ڕۆژانەیە لە سەرتاسەری جیهان تا گەیشتە و ئاستەی ببێتە مەترسی پیسبوونی ژینگە چونکە لە دەستپێکی کۆرۆناوە ئێمە بەردەوام جەخت لەوا کرایەوە کە ئێمە دەمامک بەکاربێنین بەڵام ئەوەندە زۆر بووە کە خەمی مەترسی ژینگە زیادی کردو لەگەڵ یا هەر بۆیە ئەمریکا و فەڕەنسا بە هاوکاری چەند کۆمپانیایەک هەوڵی کۆکردنەوە ڕیسایکڵکردنی دەمامکەکانیان و کەرەستەی جیاوازی لێ دروست دەکەنەوە بە تایبەت ئێستا کە بۆتە خەمێکی گەورە چەندین شەقام و دەریا و یاخود شوێنەکانی کە ئاژەڵ و ژینگەی سروشتیایە دەمامکەکانی لێکەوتوە با بزانین چۆن هەوڵی ڕیسایکڵکردنی دەدەن. ڕێکخراوەکانی تەندروستی و سەرجەم ڕێنمایەکان لەگەڵ سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تاکە ڕێگەی سەرەکی بۆ خۆپارێزی و ڕێگەریکردن بەو پەتایە بەکارهێنانی دەمامک بوو کە بووە کەرەستێکی سەرەکی و هاوڕێی ڕۆژانەی مرۆڤ. تاگەیشتە ئەو ڕادەی دەمامک لە هەموو شوێنێک بووە پاشەڕۆ ئەوەش وای کرد ببێتە خەمی گەورەی ژینگە پارێزان تابیر لە ڕیسایکڵینی بکەنەوە. ئەمریکا و فەڕەنساش هەنگاوەکانی ڕیسایکلینی دەمامکیان لەگەڵ چەند کۆمپانیایەکی بچووک دەست پێ کردووە. لە دوای جێبەجێکردنی ئەم کارە نوێیە ئێمە هەوڵمانداوە کە زیاتر لە 200,000 دەمامک ڕیسایکلین بکەین بەوەش دەتوانین لە ساڵێک 15 بۆ 20 بەرهەممان هەبێت. هەرچەند ئەم ڕێژێ زۆر نییە لە ئاسپ پێوەرەکانی بەکارهێنان چونکە مەزنە دەکەن نزیکەی 40 تەن دەمامک لە ڕۆژێکدا بەکار بێت. توێژەران لە ئوسترالیا سەرەڕای ئەوەی دەمامک بە سەرچاوەیەکی گەورەی پیسبوون بە پلاستیک بۆ سەر ژینگە ناو دەبن بۆیە دەیانەوێت دەمامکی کۆڤید-19 بەکار بهێننەوە بۆ کەرەستەی ڕۆژانە وەک کورسی و فەرشی ناو ئۆتۆمبیلەکان ئەوەش لە سەرەتادا نابێتە بازرگانیەکی قازانجدار. سەرەتا دەبێت دەست بکەین بە کۆکردنەوەی دەمامک و دەستکەش لە ڕێگەی دانانی کیسی تایبەت بە پاشەڕۆی پلاستیکی لە هەموو شوێنێک دواتر کە پڕبوو لە ڕێگەی ئۆتۆمبیلی تایبەتەوە دەبێتە شوێنی دابشکردنەکەمان ئەم کارەش قازانجی. بە گوێرەی کۆمەڵی کیمیایی ئەمریکا لە هەموو مانگێکدا نزیکی 129 ملیار دەمامک بەکارهێنراوە لە سەرتاسەری جیهاندا فرێدراوە. هەموو شەقامەکان و ڕووبار و زەریاکانیان تەنیوە بەوەش زیان بە ژینگە و ئاژەڵەکان دەگات. توێژەر و کۆمپانیاکان بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێن بۆ ڕیسایکلینی دەمامک تا لە بەرهەمی باشدا بەکاری بهێنن هەرچەندە ئێستا بازرگانێکی زۆر قازانج بەخش نییە. بەو هیواین کە هەرچی زووە لە هەرمی کوردستانیش بیر لە ڕیسایکلکردنی هەموو ئەو کارەستە پزیشکیانە بە تایبەت دەمامک بکرێتەوە کە ئێستا بۆتە مەترسێکی گەورە لەسەر پیسبوونی ژینگە ڕاستە ئێمە خۆمانی پێ پارێزین بەڵام مەترسیشی هەیە بۆ پیسبوونی ژینگە و سروشت. هەندێک شوێن هەیە بە خواردنێک یاخود بە تایبەتمەندیەک ئەناسرێتەوە لەوانەش ئۆکراینیەکان کە خۆیان بە شێوازی کۆن و کلاسیک هەر لە مێژە چۆن بووە ئاوا هەنگوین بەرهەمەهێنن بە شێوەیە کە لە ڕێگەی داری کلۆر یاخودە و دارە گەورانەی کە لە دارستانەکان هەن و هەڵ کۆڵدراوە و شەڵخەیەکی دەستکرد دادەنێن هەنگەکان لە دەوری کۆ دەبنەوە بەپێی ئامارەکانیش لە 15 ئۆکراینیەکان بەکاری هەنگاوانی سەرقاڵن و ئۆکراینیاش بەرهەمهێنەری سەرەکی هەنگوینە لە ئەوروپا بزین هەنگوینەکەی ئەوان جوانترە یا ئەوەی لای خۆمان. ئۆکراینیا بە سەرەکی ترین وڵاتی بەرهەمهێنەری هەنگوین لە ئەوروپا هەژمار دەکرێت.
لەگەڵەوەشدا تا ئێستا ئوکرانیەکان بە شێوازی کلاسیکی و کۆن هەنگوین بەرهەم دەهێنن بە جۆرێک لە ڕێگەی هەڵکۆڵینی دارەکان و شوێنی شڵخەی مێش هەنگەکان دروست دەکەن. ئەوەش بووەتە کللتورێکی ئەو وڵاتە و دەیان ساڵە پەیڕەو دەکرێت. من هەنجوینەکانیان شڵخەیە زیاتر وەک سامانێکی کللتوری دەبینم وەکلەوەی بە سامانێکی بازرگانی بیان بینم، چونکە دەکرێت چێلگەیەکی هەنجوینی گەورەت هەبێت و هەنگێکی زیاتر بەخێو بکەیت، هەنگوینی زیاتر بفرۆشیت. بەڵام من شێوازیم کارم زۆر پێ باشترە و پەرەپێدانە با کللتورەکەمان. بە سەدان هەنگەوان لە سەرتاسەری ئۆکراینیا سەرقاڵن بەم شێوازە کۆن و دێرینە لە بەخێوکردنی هەنگ و دانانی شانەی هەنگی کۆن لە ناوکونی دارەکان لەلایەن هەنگەوانان. یەکێکە لە تەکنیکە هەرە گرنگەکان بۆ ڕاکێشانی هەنگە کێویەکان و نیشتەجێکردنیان لەو ناودارە هەڵکوڕاوانە و دروستکردنی شەڵخەی نوێ. لە شانەی هەنگی دەستکرد و چێلگەکانی بەخێوکردنی هەنگەوانی هەنگەوان سەرپشکە لە دروستکردنی قەبارەی شاڵغەی هەنگەکان کە قەبارەیان بچووک بەدیان گەورە. بەڵام لەم جۆرە هەنگەوان هیچ ڕۆڵێک لە قەبارەی شاڵەکان نابینێت، تەنیا دەتوانێت چاوەڕوان بێت کە خودی هەنگەکان چۆن شانەکەیان پێش دەخەن، تەنانەت ناتوانن کۆنتڕۆلی ژمارە هەنگەکان لە هەر شەڵغەیەکش بکەن. هەنگەوانان لەو باوەڕێیان کە تامی ئەم جۆرە هەنگوینە جیاوازترە و بەچێشترە و ساڵی دووجار لەم شانەی ئەم شەڵخە هەنگوینە بەرهەم دەهێنرێت. لە دوو وەرزی جیاوازی بەهار و پاییز هەنگەوانان بەرهەمی هەنگوینەکەیان دەخەنە بازاڕەکانەوە. بەپێی ئامارەکانی جیهان نزیکەی لە 1.5 خەڵکی ئۆکراینیا بە شێوەی جیاواز سەرقاڵی هەنگەوانین. هەر ئەمە وای کردووە ئۆکراینیا بەسەرەکیترین بەرهەمهێنەری هەنگوین لە ئەوروپا دابنرێت. بێگومان ئەمەش بینیمان کە هەنگی یاخود هەنگوینی سروشتی بە تایبەت لەو شوێنە سروشتیەدا چۆنە و چۆن کۆمەڵێکی زۆر لە ئۆکراینیەکان دەتوانن سوودی لێبینن. دووبارە باسی سوود و یاخود زیانەکانیان بابەتێکی تەندروستیمان هەیە کە باز لەوە کا پزیشکان و پسپۆڕان بواری تەندروستی مەترسیەکانی بۆ یەکردنی قەش بە تایبەت لای خانمانە خەنەڕوو، چونکە زۆربەی خانمان بەهۆی بۆیەکردنەوە ڕەنگی قژیان ئارەزووەکەن بگۆڕن. زیانەکانی ئەو بۆیەکردنەش ئەوەیە کە بۆیەکردنی قەش هەستیاری لەسەر پێست دروست دەکات و ئابێتە هۆی هەڵوەرینی قەش جگەلەوە هەوکردنی پێستی سەر و دەموچاو و هەروەها توشبوون بە نەخۆشی شێرپەنجە و جگەلەوانش بۆ یەکردنی قژە بێتە هۆی توشبوون بە تەنگە نەفەسی بە تایبەت ئەو مادە کیمیایانەی کە تایەتی و ماوەیەکی زۆر بە قژمانەوە بمێنێتەوە ئەوە واکات تەنگە نەفەسی یاخود هەناسەیەکی باش هەڵنەمژیت. لەسە حەسەن مامۆستای بواری جوانکاریە و لە ساڵی 1995 لە سویدەژی ئەمڕۆ باز لە جوانکاری و چۆنێتی بڕین و بۆیەکردنی قژی خانمان بە تایبەت بۆ ئەم وەرزاکات. بڵێسا ئێستا مامۆستای بواری جوانکاریە و لە یەکێک لە قوتابخانەکانی ستۆکهۆڵم وانە ژەڵێتەوە لەگەڵ ئەو کارێکدا بابزانین زانیاریەکان لای ئەو چۆنە و بە چ شێوەیەکی تەندروست بتوانین قژمان بۆیە بکەین. ڕۆژ باش. لە پروگرامی ئەمڕۆ پیشانتانەدەم چۆن چۆنیاتوانن ستایلی قشتان چاک بکەن، هەم بۆ ئاهەنگ گونجاوە هەم بۆ دەرۆش گونجاوە. فەرموو لەگەڵمان بن. قژەکە جیاکەمەوە، بەشی پێشەوەی جیاکەمەوە لە بەرەوەی لە کۆتاییدا پێویستیم پێ بێ. قژەکە کەمە سێ بەش، دوو بەشی پێشەوەی و بەشێکی دواوەی. بەشی دواوەشی تۆزێ جیاکەمەوە، ئەو قژەی کە پێویستم پێی نییە هەڵیەدەمەوە بۆ دوایی. من پلاتۆنێکی ئاوا بەکارەهێنم بە شێوەیەکی زۆر سەریع قژەکە لوولەکەم. ئاوە دەست پێکەم، پلاتۆنەکە بادەم و ڕایەکێشمە خوارەوە بە یێواشی.
محاولە بکەن زۆر پلاتۆنگەکە لەسەر قژەکە نەمێنێتەوە لەبەرەی ئەتوانێت بیسووتێنێ. دوایەوە قژەکە بەجێ هێڵم تا دوایی. عینە شت ئەم قژاکەین بە دوو بەش. هەر بە عینە شێوە بێواشی لولیەکەین. وەکو ئێبینن ئیشەکە زۆر بە سەرعیە ڕوا و زۆریش جوان دەرەچێ. شتێک کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەبێ ئاگاتان لێبێ بۆی قژەکە نەسووتێنن. بۆیە ئەتوانن پێشەوەی ئەمە بکەن کرێمی هیت پروتێکشن بەکاربێنن بۆ قژەکە بۆی نەسووتێ. ئێستاش بە بۆنەی کۆرۆناوە لەوانێ زۆرتان نەتوانن بچن بۆ ساڵۆن قژتان چاکەن خۆتان چاکەن. ئەم ستایلی قژە زۆر ئاسانە هەموو کەسێ ئەتوانێ بیکە و زۆریش سەریعە کات زۆر نابە. زۆر بە ئاسانی ئەتوانن قژتان جوان بکەن بەبێەوەی بچنە ساڵۆن و کۆمەڵە پارێ لەوێ سەرف بکەن. و بۆ ئەو کەسانەی کە قژیان وشکە یان زۆر سوتاوە زۆر گرنگە کە ئێوە بە بەردەوامی ئاگاتان لە قژتان بێ و ڤیتامینات و سیرم بەکاربێنن. شتێکی کەش کە زۆر گرنگە بەکاری بێنی ئەوەیە ماسکی قژ هەفتەی جارێک لێیبەن لە قژەکە. ئەو ماسکەش وا لە قژەکە ئەکا وشک نابێ و سوتاوەکانیش لابە. ئەگەریش بتانەوێ ئەتوانن خۆتان لە ماڵەوە ماسکی قژ بکەن زۆر بە ئاسانی. ڕۆنی زێت بەکارەهێنن ئەتوانن لەگەڵ ئاڤۆکادۆش تێکەڵاوی بکەن بیکەن بە ماسکێک بۆ قژەکە. بۆ کەسانی کە نایانوێ قژیان ڕەنگ بکەن ئەتوانن خەنە بەکاربێنن. خەنە زۆر باشە بۆ قژ. زۆریش گرنگە کە ئێوە محاولە بکەن هەموو ڕۆژێ قژتان نەشۆن. محاولە بکەن هەفتەی جارێک یان لە هەفتەیەکە 2 جار قژتان بشۆن. ئێستاش گەیشتینە کۆتایی پرۆگرامەکە. وەکەوەی پێشتر باسم کرد زۆر گرنگە ئێمە قژمان بپارێزین و زۆر گرنگە ئێوە هەفتەی 1 ڕۆژ تا 2 جار قژتان بشۆن. هەفتەی جارێکیش محاولە بکەن ماسکی قژ بەکاربێنن و بۆ ئەو کەسانەی کەشتی گەرمایی زۆر بەکارەهێنە بۆ قژیان وەکو مجەفا پلاتۆن یا ئەوەی کە قژلوولەکە زۆر گرنگە ئێوە هیت پروتێکشن بەکاربێنن بۆی قژەکە نەسووتێ. هیوادارم سوودتان لێبینی بێ و کاتێکی خۆش. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لە بواری تەندروستی یاخود بڵێن پاراستنی تەندروستی خۆمان و جەستەمان و پێست و قژمانە چڕ کردەوە. بۆ هیوایم کە سوودی هەبێ بۆتان و هەمیشە تەندروست باش بن و تاس بێنە دینەوەلاتان ماڵەوە.